هەرچی کردەوەی ئینسان ئەیکا نیەتەکانی حسابە نیەت خۆتمان و ئەەکەی بە ڕۆژوو ئەبی نوێژەکەی زەکات دەرەکەی سەدەقە ئەەکەی لاشتمان و ئەەکەی سەیری نیەتەکەت کرد لەبەر خاتی خوا جێبەجێک وإنما لكل امرئ ما نوى هەرچی ئینسان جێبەجێ ئەکا چی بۆ ئەمێنێتەوە ئەوەی کە نیەتی لێ هێناوە جێ بۆ ئەگرێ ئەوەی بۆ ئەمێنێتەوە ئەوەی نیەتی لێ نەهێناوە جێگەی بۆ ناگرێ بۆیە ئیمامی غەزالی ئەفەرمێ حتا ویستە خەیرێ بکەی مەیکە جارێ بوەستە بزانە دڵت یەکلا کردەوە لەبەر خاتی خوا اینجا بڕیار بدە خەیرەکەت بکە هەر کارێک کردە وەقفەیەکی تیا بکە وەقفەی نیەت زۆر گەورەیە ئینسان بتوانێت لە هەموو کردەوەیەکە وەقفەی نیەت کە اینجا جێبەجێکە نوێژەکە تۆزێ بوەستە بزانە بۆ چی ئەیکەی بۆ کێ ئەیکەی ڕۆژوەکەت بە هەمان شێواز شەو دانیشە تۆزە لەگەڵ خۆتە بڕیاری بۆ بدە حەجەکەت بە هەمان شێواز عومرەکەت بە هەمان شێواز پێکەنینە بەدە موسڵمانێکەوە ئەبێ لەبەر خاتی ڕەب العالەمین ئیلا ئەو نیەتەی تیا بێت ئەوەت بۆ ئەمێنێتەوە